پەنا بەخوای گەورە بەهۆی ئەم مۆبایلەوە جاسووسیکردنمان زۆر بۆ جاسووسی. ئێمە جاسووسی بە شتێک تێگەیشتوونە، بەڵام لە شەرع شتێکی تر. جاسووسی واتە قسە هێنان و قسە بردن، بەڵام ئەوە جاسووسی نییە، ئەوە نەمیمە و دووزمانی پێڵێن. جاسووسی خوای گەورە فەرمی وەلا تەجەسەسوا، جاسووسی مەکەن. جاسووسی ئەوەیە کە بە دوای عەیب و عاری خەڵکا بگەڕی. فەڵان کەس عەیبی بڵاوی کەرەوە، حەیە فەڵان کەس بەرە. گەڕان بە دوای عەیب و عاری خەڵکا و بزانم فڵان ژن خەریکی چییە، فڵان پیاو خەریکی چییە، بزانم فڵان ژن و پیاو کێشەیان چییە، بە خەریکی چی نەها بە دوای عەیب و عارەکان ئاگەڕێ. پیاوێک بە دوای عەیب و عاری ژنەکەی ئاگەڕێ، ژنێک بە دوای عەیب و عاری پیاوەکەی ئاگەڕێ، کەسێک بە دوای عەیب و عار و خزم و کەسوکارەکەی ئاگەڕێ. ئەمە جاسووسی پێڵێن. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صەحیحدا، هەر کەسێک شوێنی عەیب و عاری خەڵکی بکەوێت و جاسووسیان بەسەرەوە بکە، خوای گەورە شوێنی عەیب و عارەکانی دەکەوێت. کەواتە دڵخۆش مەبە کاتێککە بە دوای موسڵمانێکەوەی عەیب و عارەکانی بدۆزیتەوە، خوای گەورەش بە دوای عەیبەکانی تۆ ئاگەڕێ. کێ؟ ئەڵڵاه. و پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم هەر کەسێکیش خوای گەورە بە دوای عەیب و عارەکانیە بگەڕێ، یەفضحه ولو فی جەوفی بەیته، خوا لە ماڵەکەی خۆشیا بێ فەزحی دەکات مادەمە دوای عەیب و عاری خەڵک ئاگەڕێ. ئەمڕۆ پرسیارە دروستە بێ بۆچی لە ماڵەکانە لە زۆربەی ماڵەکانە ڕێز و حورمەت نەماوە، ژن جوابی پیاوە داتەوە، پیاو جوابی ژنە داتەوە، مناڵ حساب بۆ دایک و باوک ناکە. هۆکارەکە یەکێک لە هۆکارەکانی ئەم بێڕێزەی کە لە ماڵەکانە ئەنجام ئەدرێ، عائیلەکان ڕێز و حرمەت بۆ یەکدانانێن. ژنێک قسەی بکە پیاوەکەی جوابی دەدات، پیاوێک قسەی بکە ژنەکە جوابی ئەداتەوە بە شێوەیە خراپتر. یەکێک لە هۆکارەکانی ئەوەی بە دوای عەیبی خەڵک ئاگەڕین. چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەگە بە دوای عەیبی خەڵکا بگەڕی، خوا بە دوای عەیبەکان تا ئەگەڕێ و حەیایشت ئەبات ئەگەر لە ماڵەکەی خۆش تا بێت. کەواتە ئاگاداری خۆت. ئەمە جاسووسیە کە بە دوای عەیب و عاری خەڵکا بگەڕی. چەندێکمان دوای عەیب و عاری خەڵکا گەڕین، یا عەیب و عاری خەڵک بڵاوە کرێتەوە لە فەیسبووک و تۆڕە کۆمەڵایەتیەکان، ئێمەش دەڵێن دەست خۆش، لایک بکە و قڕ بکە سەر خۆتە بۆ قەبر و قیامەتی خۆت، لایک بکە و کۆمنت بنووسە و خۆش بە دوای عەیبەکان تاگەڕێ. سوێن بەخوا ئەوەی بڵاوی ئەکاتەوە، ئەویشی تەئیدی ئەکا و دەستخۆشی لێکا، هەمان تاوانیانەیە بە پێی قورئان و حەدیث. چونکە تۆش یارمەتی ئەم بوختیان چێتدا، یارمەتی ئەم حەیابەرەتدا کە حەیای خەڵکی بەرێت، کە بە دوای عەیب و عاری خەڵکا بگەڕێ. کەواتە ئاگاداری خۆمان بین، با قیامەتی خۆمان تاریک نەکەین بەهۆی ئەم مۆبایلەوە کە بەڕاستی قیامەتمانی تاریک کردووە، چونکە خۆمان خراپین بە خراپی بەکاری دەهێنین. کەسێک بە دوای عەیب و عاری خەڵکا بگەڕێ، خوای گەورە حەیەی دەبێت، خوا فەزحی دەکات، فەزحی خەڵکی بکە، خۆش فەزح دەکات. ئەوە حەدیثە، قسەی خۆم نییە.